سەرۆکی تورکیا دەڵێت ئەمریکا دژی بەرژەوەندیەکانی تورکیا و ئێران و ڕووسیا ئاشکار دەکات لە باکووری سووریادا چونکە کەرەستە و کەلوپەلی لەشکری دەنێرێ بۆ ئەو هێزەی کورتیایدا باڵا دەستە. بەڵام پەنتاگۆن دەڵێت وان نییە. گرنگە تێگەیشتن هەبێت لەسەرەوەی ئەمریکا هیچ سیستمێکی بەرگری ئاسمانی ناگەوزیێتەوە بۆ هێزە دۆستەکانمان لە سووریادا. ئێمە دەخوازین قەیرانی سووریا لە ڕێی پرۆسەی ژنێڤەوە چارەسەر بکرێت و وەزارەتی دەرەوشمان هەر بۆ پێ کار لەسەر دۆسیەی سووریا دەکات. هێرشەکانی لەشکری تورکیا و میلیشیا هاوپەیمانەکانی بۆ سەر ناوچەی عەفرین زیانی زۆریان داوە، بەڵام نەیانتوانیوە خەڵک ناچارکەن گوند و شارۆچکەکانی خۆیان جێپێڵن. دەمانوێت لە جندێرز بژین، تەنانەت ئەگەر لە ژێرزەمینێکی شابێت. دەمانەوێت لای دارزەیتونەکان بژین، یانی چوونە دەرەوە لە جندێرز لە عەفرین هەر نابێت، چونکە ئەمە نیشتیمانمانە و هەرگیز لە عەفرین ناچینە دەرێ و هەر لێرە دەمێنینەوە. تەنانەت هەندێکیش لە دانیشتواندان بۆ دادەنێن کە ئەمە یەکەمین جارە دەستیان بەرچەک دەکەوێت بۆ داکۆچیکردن لە ناوچەکانیان. از هیرو وەکە خۆنداکار ئەس نابینم ئەڤەڵ ئەس وەکە خۆنداوان نابینم ژبەرگو ئەس ئیرو ئەس وەکە ئەندامێکی شەروانێکی یەپەژێ ئەس خۆ دەبینم ئیرو کو ئەv وڵاتی منە عەفرینە منە ئیدی ئاخۆ کو ئەس سەر مەزن بوونە دایک و باوێ من دا پیرێ من سەر مەزن بوونە ئیدی ئەف ئاخا منە ئیدیش بوونا ویژی ئەف ئەرکە سەر ملێ منە کو ئەس هەرم شەر بکەم. ئەم عەفرینە خۆ بپارێزن، ملەتی خۆ بپارێزن، ئەم ناهێلن تەک داگیرکەرێک ji dewleta Tirk derbasî axame bibe ev axayme pîroz ew qas bixwîna şehîdatî afdan em nahêlin wele dewleta Tirk derbasî bibe. لەشکر کێشەکانی ئەنکەرە بۆ ناو سووریا کاردانەوەی نەرێنی بە دوای خۆی داهێناوە لە ناو ڕای گشتی تورکیادا. دەسەڵاتداران دەیان کەسیان دەستگیر کردووە بە تاوانی ئەوەی دژی ئەم هێرشانەی تورکیان بۆ سەر عەفرین. وەک ئەندامێکی ئەنجومەنی پزیشکانی جیهان ڕێز لە ڕاگەیاندراوە جیهانیەکان دەگرین. لە هەر شوێنێک بێت سندیکای پزیشکان دەبێت دژی شەڕ بێت. ڕاگەیاندراومان هەن داکۆچی لە مافی ژیان و پاراستنی ژیان دەکات و هەر بەو پێش کار دەکەین. وەکو نوێنەرێکی ئەم بوارەی خۆمان ڕای دەگەێنین ئێمە دژی شەڕین. ئەم قەیرانە هیچ بەرەنجامێکی باشی نابێت. کێشەی زۆر و ڕژت لە ناو خەڵکدا دروست دەکات. ناکۆکی قۆڵ لە کۆمەلگادا دێنێتە ئاراوە، هەر بۆیە دەڵێن نابۆت. هەروادێ و زیانە گیانیەکان لە عەفرین زیاد دەبن لەگەڵ کەمی کەرەستە و پێداویستێ تەندروستیەکاندا. لە نەخۆشخانەی عەفرین لەوەتای هێرشەکان دەستیان پێکردووە ڕۆژانە ژمارەیەکی زۆر برینداری سیڤیل دێنە لامان. لە کاتێکدا تەنها کەرەستەی زۆر سادەی چارەسەرکردنمان هەن. لەگەڵەوەشدا دەسەڵاتدارانی ئیتالیا بۆ ماوەی 24 کاتژمێر خۆپیشاندانیان قەدەغە کرد هاوکاتی سەردانەکەی ڕۆژی دووشەمەی سەرۆکی تورکیا، بەڵام لەوێژ ڕەجەب تەیب ئەردۆغان ڕووبەڕووی ناڕەزایی خەڵک بووەوە بەهۆی شەڕی عەفرینەوە.